خدمت بینەرەی لە عزیز بەرنامەی هەنار سەلام دێرم. جوورە بەرنامەی لە ترەکە و وەری تایوەت و ئی ماوە کە هایمە خدمەتدان ئەلان پاییزە و وەرزە هەنارە و ئیمەیش هاتیمەسە خدمەتدان کە یە بەشتر لەی بەرنامەی لە پیشکەشی وە عزیز بکەین. هەمیشە وەتیمەوە قسەمان یە بێ کە بەرنامەکان جیاوازیەک دەرێت. ولی ئیجارە های جوریشە کە لە فرم دکور برنامه گدیونین هەوڵدای مە جیاوازی ترک داشت و جیاوازیش یەسە کە لەگەرد چەند میوانی های خدمەتان نەکی یەی میوان دەستپی کە بەرنامەگەت و لەگەرد ناوبڕێک و دوایەوە تێمە خدمەتان لەگەرد یەکی لە میوانەکان. خب بینەرەی لە عزیز هەیە جوورەکە وەتم ای برنامه ای هفته منه که تقدیم دادن که من پیشکشی کردیم جیاوازی دارید و جیاوازیش عرب برگ ممکنیش زوره مدان جی خوشحالی بود و خاطریه که تو همی خبره بهم بدن که یه آخر برنامه و دیوین برنامه که پیشکشی وی عزیز بود و خاطریه حول من یسه که و شیوازی و جوری قدردانیش لو هاوکاری لمانه بود که این ماول اگر من کار کردنه و تنیا متوانستم لنوای دوربین خوام در بخم و ایویش تنیا مبیونی لری برنامه و فکر بکنین که تنیا مزحمت رای برنامه کش ولی لراسیه هیچوری که خودان زنین لکار تلویزیونی و کار برنامه سازی فرق کسی هست که کار کن و زحمت کشن و خاطریه که در نیکفن لنوای کامرا و دوربینگان کسی و پیان نیزانی ولی ای برنامه من دعوت کم لهاوکاری لمن لبشیل جورای جوره هاوکاری ای برنامه کردنه که چند دقیقه لخدمتیان بیمون و قصه و باسی لسر این ماوه که لگر یک و کار کردیمه بکیم و دوایه و کوتاهی و برنامه گمانیش باریم. ارای سرطای برنامه یکی لهاوکاری لمن که این ماوه لبش استودیو و بش کامرامانی کار کردنه و نمایندگی باقی هاوکاری لیان چون چند کس کار کامرامانی کن دعوت کم ل یکی گن که زحمت کشن و بان حاضر بون ل برنامه بفرمایید. سلام خوش شد. خب کاکلی زحمت کشاسو ل نمایندگی باقی هاوکاری لیان حاضر بینه کاکلی خوشت یارا برنامه هنر. سپاس. سلام هی بو بینرانی خوشویسی برنامه هنر لخدمتن. خب ایوه همیشه میوان برنامه بینه یعنی وجوری هاوکاری برنامه بینه و وجوری گشنیو بیشم خیرات ندام که ولی خو هر حال هی و خیراتی دو این ماوه چی بیا ازیتت کردیم لی کار برنامه هنر نزدیک یه سال فکرم فراتریش بی لگردم. والله لما هو یک سالی که برنامه هنر میوانی مالانی خلقی کردستان روشالات بوا و ایمج لقل ما باقی هاوکاران من جمعک کاری ام برنامه او کسانه بوین که لپیسحنی برنامه کو بوین توانی من به هاوکاری یک برنامه لشانی روشالات یا لشانی خودی برنامه هنر بنێرینە ماڵان و خەڵکی کوردستانی بتوانن بەباشی کەڵکی لێوەرگرن هیوادارم کە واش ببێت. ئەگە گەلێکی چشتی هەست هەیە ئەلان یعنی خۆت بکەن نمایەندەی مردمە ڕۆژهەڵات و بینەرەی لەمان و خۆتیش لێرە گەلێکی لە نیمان بکە ئەگە گەلێکی هەست. فکر نییەکەم بود ولی خۆ ئەگەریش هەست بیشێک کە ئەڕە بەرنامەی لەتر منیش هەوڵم پێ بود کە بتوانم بەرنامەی پێشکەش بکەم کەمتری و ئەزیەت بکەم. ئەگەریش جی تاریف دەری خۆ هایمە خدمەت. من بە شەخسەوەکو خۆم یەکێ لەو کەسانم کە لەگەڵ بەرنامەی جنابەت تۆ پێشتریش چەند بەرنامەی تر بووە لە ڕۆژهەڵات تیڤیە بۆ خۆم بە شەخص ڕاحەتم لەگەڵ کارکردنم ڕاحەت یانێک لەگەڵ بەرنامەی جنابەت ڕاحەتم کاریژمان بێک و هەمیشەی زۆر ڕەفیقانە بووە
و هیچ گلەیەکم لە جەنابەت نییە بەرنامەکانیش زۆر بە دڵی من بووە قەتعەنیش بە دڵی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. خب بینەرێلمان بەشێک لە پشت سەحنەی کارە کامیرامەنەی کە زەحمەت کێشن وەگەردی خودیونیم و دوایەوە لەگەردە کاکەلی درێژەوە باسێگەماندی. کاک ئەلی وەرجێک بەنامە دەست بە پێ بکەم قەری هەڕەشە لە نیم کردی هەمە خدمەتت. بینەرانی خۆشەویست دروستە من کاک فازڵ داوەتمی کردووە بۆ ئەم بەرنامە بەڵام چون ئاخر بەرنامەی هەنار بوو پێم خۆش بووی چەند پرسیارێک لە جناوی پرسم و ئەگەر ئیجازەمان بێت کاک فازڵ. هەمە خدمەتە. بۆ ماوەی حدودەن 1 ساڵە بەرنامەی هەنار میوانی ماڵان بووە لە کوردستانی ڕۆژهەڵات. ئێستش کە فەسڵی هەنارە تەوابوونی ئەم بەرنامە لەم وەختە بوو. جاروبار مۆزوع و شێوازی پێش تێ کە کەفیدە ناو کاری ناچاری ئەلبەتە زۆرمە کارەی لەمان شێوازی باید یە بود یعنی درستترین کار یەسە کە تۆ لە ئەوجە کارەی لە مەسەڵەن دەست لە لی بکەشی و خااتری ئەو قەدر و قیمەتیەوە ئەو تام و چێژە ببینێت وەلی جیالەیە بشم فل بداها مەسەڵەن هاتە نەزەرم بیلی جورە بشم کە ئەمساڵ وەرزە خاصێک نەیۆڕە هەنار وارانبارینە و هارمان ئەو جورە نەوە کە پێویست و لازم بوت و خااتریێشە هەنارە ئەمساڵ هەنارە خاصێک نییە ئەوانەی کە کارە کشت و کاڵی و باغبانی لە بەشە دارە هەنارکەن زانن کە ئەمساڵ ساڵە خاصی نوێڕە هەنار وەتم ئەمساڵ سەرف نەزەرکەم لە هەنار. سپاس. پرسیارتر کێ بوو من پێشات جەنابدەن لە دنیای مەجازیجە تەبعەن لە فەیسبوک یا لە جیمیل مخاتەبی خاصی خۆی هەیە نسبەت بە بەرنامەی هەنار. ویستم بزانم چەندە خەڵک توانیوانە یارمەتی ئەم بەرنامە بن و چەندە بەرنامەکان بەلاو بەرنمەیەکی ڕێکوپێک و ئەو جۆرەی بابی دڵی هەموو خەڵک بێت یا بڵێن بە دەرسەدێکی زۆر بووە یانە. ما هەمیشە سعی کردمان لەگەر کەسێک مەسەن سوالکەم فرە ڕۆک و بیپەردە سوال بکەم و ئەوش جوابەکەی هەیە جوورە بوو و لێرەشە هەیە تعارف نێرم وەگەردە خۆمەوە
لە ڕاستیە ئەو جوورەکەم مەسەڵەن ئارانمونە بەرنامەی ئەوڵێک لەناو ڕۆژەڵات داشتم جوورە زریکەی جوان یا دوایەوە پرسە شوناس و پرسە قڕان جوورە ئەوانە ڕازی نیم لەری وە تایوەتی لە بەرنامەی زریکەی جوان استقبال و لایەنگریک بینەرەی لە ئەزیزمان لەو بەرنامە فرە بانتربی لێ و حتممەش کەم و کوڕی حالە لای منە چونمە هەمیشە هەوڵم یەبیە کە ئادرس جیمیل و فیسبوکە بەرنامەکە ئێلام کەمەڕە بینەرەی وە پەیوەندی لەگەڵمان داشتون نێشم پەیوەندی نەوێ وەلی جوورە بەرنامەی لە پێشترێک نەوێ و شاید یەکی لە دەلەیلی کە تصمیم گرتم لی وەرزە و لی وەختە دەست بکەشم وی بەرنامە کۆتاییوە پێبارم و خاطری هەسە کە ئەحساس کردم ئەو جوورە کە خوام توام نەوێ و خاطری وەتم هەوڵ بێن بەرنامەی تر پێشکەش بکەم وەک آخر پرسیارم کاک فازڵ بەرنامەکە جنابەت مۆزوعێکی تایبەت یانێ لەسەر یەک مۆزوعی تایبەت نەبوو لە چەند تەوەری جیاواز بوو و من بۆ خۆم کە لە ئەستودیو بووم بینیمەوە خەڵکیش بە باشی زانن یعنی هەر بەرنامەیە تایبەت بوو بە شتێک بەلای خۆتەوە گرنگترین بەرنمەیەکە دەنگدانەوە یا ڕنگدانەوەیەکی باشی بوو بێت یا دوای بەرنمەکەت لە جیمیلەکەت یا لە فەیسبووکی بەرنمەکەت خەڵکی زۆری ڕاکێشایە بۆ لای خۆی کامە بەرنامە بووە هەکەم لە بەرنامەکە نەو دەقسێ بەزی لە میوانەی لەمان کە هاتن لێرە و جاروبارێش لە بەرنامەی لە تر شنەفنەکەش گشتی جوورم مناڵە خۆم مە جوورم مناڵم نین وەلی شاید وخاترە جوور بشیم سەلیقەی شخصی خۆم بود بەرنامەی زوانە داڵگی کە سە کەس میوانم بی لێرە ئەوە فرەتر وە دەڵم بێت چون یەکەم بەحسەکان گەرم و گۆرتر بی و جواوی یەکترێکی دیان مە ئەو جور دیالۆگەیلی وە پێم خۆشە و دڵم بی ئەو بەرنامە فرەتر دووسی داشتم و لە ناو فەیسبوک و لە کەسێکی گشتی پەیوەندی گرن زاهرەن ئەستەقباڵی خاسترێک بی زۆر سوپاس هیوادارم کە لە بەرنامەی تر کە کاک فازڵ تێتەوە لە ڕۆژهەڵات تیوی بەرنامەی تر یا لە تەوەرێکی تر دێتەوە خزمەتی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دووبارە لە ئەستودیۆی ڕۆژهەڵاتە بیبینینەوە کارەکانی زۆر زۆر جوانە و ئەمن بە شخص ڕازی بووم لە توولی یەک ساڵە لەگەڵی و بە بەرنامەوەلی پێشووتری جیەوە سپاس بۆ ئەوەی کە داواتمت کرد لە بەرنامەی هەنار میوان دەرەتیش سەختە یعنی بیدە میوان ئەلبەت سەختە بیدە خاوەنماڵی کەمە ڕاهەترە دەست خۆش بخۆ لێرە ئەگەر ئجازە بێنە پەیمانێکێتر لە میوانەی لەمان داوەت کەین یەکتر لە هاوکارەی لە بەشی ترەک داوەتی کەین بادە بەرنامەکە و هایمە خدمەتستان کاک فواد ئەگەر زەحمەت بکیشی سلام خب کاک فواد لە ئی بەشێری لە بەرنامە جوورە نوێنەر و نمایەندەی بەشە پەخش تەشریف هاوردنەوە هایمە خدمەتیان کاک فواد چەنیەنی سپاس باشن دەست خۆش بوو کە دەی بەرنامە حاضر بیت و نوێنەرە ڕەفیقەیلت بیت کاک فواد ئیوەیش ئەلبەت وەرجەیانە فکرم قسەی وەگەر بینەرەی لێری دوایەوە پرسیار بکەم میش پێش هەموو شتێک سپاس دەکەم بۆ داواتکردنیان بەرنامە سڵاوانێرم بۆ بینەرانی ڕۆژهەڵاتی بە تایبەت بەرنامەی هەنار و ئەو کەسانێک کە بە تایبەت لایەنگری میوەی هەنار دەست خۆش بوو هەورامیە و میوەی هەناریش لە ناو کوردستان بوشیمە یەکەم تایبەتترەوە منتەقەی هەورامان ئەسپات فرەتر عەلاقەمەندی و هەنار وەڵای خۆم تایبەت عەلاقەیەکی زۆرمان پێ چونکە هەم میوەیەکی جوانە هەم خۆشم تەرجیح زووتر بە تامی تەشی خب کارە پەخش لە ناو تەلەڤیزیۆن و سەتەلایتەی کە ئەمڕۆژە فرەتر دەستیان واسترە کە توانستنە کار بکەن بەشیگە هەیە جوورە کە هەمیشە جاروبار لە ناو کارە ڕاگەاندن باسیکان بەشیگە کە جوورە بەشە کامێرامەنیژە بەت فاتنێکێت و بەشەی لەترک سەربازی لە گۆم نامن یعنی واقعا زەحمەت کشن وەلی دەرنیە کەفن و بڕی جارەیل ممکنە بازی کەسیل قەدر کارەیان نەزانن کاک فواد ئیوە لە چ مەرحەلەی بەرنامەیل و ئەگەر جیاوازیش ناوی پاریم بەرنامەی هەنار ڕەسیدە دەستیوە و کار لەسەریکەین پێش هەموو شتێک وەکو هەموو بەرنامەیەک لە هەر تەلەڤیزیۆنێک بەرنامەی هەناریجە بەرنامەکانی تر لە ئستودیۆ تۆمار دەکرێت دوای لە مونتاژ بەشی مونتاژ کە تایبەتە لەوێت تەدوینیەکەن و ڕۆژی دیاریکراوە یا ساعت دیاریکراوە دەنگێنن بۆ ئێمەش دەوێت دەنگێنن بۆ هاتبێت
موافقی بەشێک لە پشت سانەی کارم پەخش بوونی وەگەر یەک و دوایەوە بای مەخدمەت. خۆ بینەرێ عزیز پشت سانەیەک لە بەش پەخش دوونی وەگەر یەک و دوایەوە لەگەر کاک فواد و کاکەلی هایمە خدمەتتان. کاکەلی هەوڵت دیە بیقەری ئەزیێتمان کرد وەلی خۆ منیش هەرچەند خۆم ئامادە نەکردمەوە یەکی لە پرسیارەکان فیل بدایش جواب دەم وەلی ئێوە کاردان کارە گروهیە یعنی بڕی بەنامەی دیریم یە نەفەرە بڕی بەنامەی لە چەند کەس وەگەر یەک و کارکەین چەند کامێرامانین وەگەر یەک و کارکەین چجوریە فەزای وە خۆ جورە فەزای مەسەڵەن تەلەڤیزیۆنە سەدا و سیما جمهوری ئیسلامی نییە فکر بکەم یەکەم سەمیمیترین کارەدان کارە پێشمەرگایەتی واقعاً کارە دڵسوزانەیەکە ئەمکاناتە کەم یان نا ئێوە ئەمکاناتە جور ئەمکاناتە کاناڵی لە جور BBC و VOA یان نەسەر کاک فازڵی خۆشەویست ئێمە نەتەنها بەشی ستودیۆ کولی ڕۆژهەڵاتیوی تەلەڤیزیۆنێکە توانین بڵێن تەلەڤیزیۆنێکی پێشمەرگانەیە ئەو بەرنامەوەلە کە بەو کەیفیەتە یا ئەرواتە ماڵان هەمووی بەدەست تەیفێک ڕەفێقین لە دەورێکە کۆبوونەوە سەر پێشمەرگەی کۆمەڵێژین و کاری خۆشمان نەکەین زۆر زۆر ڕەفێقانەس کارەکەم دروست ئێمە بەتایبەت بەشی ئەستودیۆ کە ئێمە جەمعێک لە دەورێکین ڕەفێقانە کارەکانمان تا ئێستا چۆسە پێشەوە بلاخەر لە هەر کارێکیژە ئەستکاک پێش دێت ماندووبوونیژی هەیە کارەکە بەڵام ئەو شتانە تاسیرگوزار نەبووە لەسەر ڕۆحیەی کولی ڕەفێقەکان کە کارێک پەکی بکەوێت یا لە کات و ساتی خۆیان نەڕواتە سەر ئەنتە دەست خۆش بوو داوەتە ئەو میوانەگەترمان بکەم و دوایەوە قسە و باسمان خب میوان عزیزی ترە دەریم بەشە مۆنتاژەکە زەحمەت بکەشن تەشریف بارن کاکەی خۆشەتی زۆر سپاس
کاکەیۆبیش یەکی لەو کەسەی لەسەر کە زەحمەتە فرەمانە سەرشانی بێ و یەکی لەو بەشەی لەکە کار کردیە کە بتوێن میبانەوە پێشکەشەوەی بکەین کاک ئەیوبە کە کارە مۆنتاژ کردی ولی وەرزەیەکە سوال لە لیان بکەین چیم نەوە خدمەتە کاک فواد کاک فواد ئیمە البته پرسیارە ڕوویوە گشتمانە نەکیە مەسەڵەن فەقەتی وەبین ولی بینەرەی لە خەڵکە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تایبەت وەختی تێن مەسەڵەن قیاسکەن کۆنترۆلە دیوەدەست کەس نییە ئی کۆنترۆلە وەختی ئاوازکەن مەسەڵەن کاناڵی جورای جورگران هەر کدام لە کاناڵی چ کوردی چه فارسی یا زوانەی لەتر هەستکەن یە جور جیاوازی لە بارە کەیفیەتەوە هەست لە بینە مەسەڵەن کاناڵە ڕۆژهەڵات یا کاناڵی لەتر ئایا ئەمکانات هاوەرە دەستدان و کاتنیەکەین یا نه یوەش دەلی لە ڕاخۆدان دیرین بێگومان وایە تۆ گەر بتەوێ مقایسە بکەی ڕۆژهەڵات تیوی لەگەڵ کاناڵی وەکو بی بی سی یا ڤیۆئەی یا کاناڵەکانی تر بێگومان مقایسەکردنەکەی وایە وا دەرەکەوێت کە ئەوانتر بە کێفیەتن و دەسوورگەلی باشتر بڵاوکەن و یا شتی دۆکومنتی باشتر دەکڕن بەڵام ئەوەی کە ئیمکاناتی بێژی ئیمکانات بێت و کەڵکی لێوەرنەگرین وانە ئەوەی کە ئەو ئیمکاناتە بەڕاستی تا حدێکی زۆر مەحدودە ئێمە هە لە بەردەستمانە هەم لە بوارە نیرو ئینسانی و کە هەمووان پێشمەرگەی زۆربەی ئەوانێکە لە ڕۆژهەڵاتی تیویکارەکان بەڕاستی پێشمەرگەن و بۆ خۆیان خۆبەخشانە فێری کار و شتەکە بوون و کاروبارەکە بەڕێوە بنیا ئەماتەکەی بوو بەرنامەکانەکەم مقایسەکردنی ڕۆژهەڵات وەکو کاناڵێکی حیزبی یا کوردی بۆ کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ بی بی سی پەروانە نییە ئەوە بەڕاستی چونکە ئەوان دەوڵەتێکا لە پشتیانەوە بە کەسانێکی پرۆفشناڵ یا بە کەرەستەگەری پرۆفشناڵ کارەکانیان بەڕێوە بە بەڵام ڕۆژهەڵات تیوی بەو ئیمکاناتەوە کە هەیەی بەڕاستی زۆر باش کە خۆمان لێرە کاروبارەکە بین و کەسەکانە بینین زۆر باش ئەیسەکارەکانی بەڕێوە بردووە دەستخۆش بوو کاک ئەیوب ئیوە چ قسەی دەرین وەرجەیە ئەلبەتە مەسەڵەن ئەگەر ئەڕابینەرێک قسەی دەرین دوایەوە پرسیار سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی هەنار و ڕۆژهەڵات تیوی دەستخۆش بوو ئێوە لە بەشە خۆدان هیچ گلەیەک لە هیچ بەشتر دەرین یا نە ئێوە کارە خۆدان وەڵا لە کارکردن لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندنە هەمیشە ئەگەر تۆ ئینسان کار بکات و ئەوانە کێشە پێش دێ بەڵام و کێشانەی کە لەنێو ئێمە بۆ نەبووەتە هۆی کە بێتە ئەوەی کە بەرنامەی ڕابوەسێ یان بێتە هۆی کێشەی گەورە هەمیشە بە هاوڕیانە لەناو یەکە هەلمان کردو و کێشە تایبەت پێش نهاتوو لە دەستم مەچە دڵت پڕ نییە نەخێر نەخێرنەوە ئەگەر وەگەردێکە و بەشێک لە پشتسانەی بەشە مونتاژیش لەگەردێکە و بینیم و دوایەوە دریژەوە باسەکەمان بێم وەلی وەرجەیە کامێرەغان دەرەن بیکەسەوە بوون یەکیگیان لێرە تەشریف دەدەن و نیشتە و دووسرە بچدە پای کار خۆی و لەزەت لە کار خۆی وە خاتریە لە خدمەتە کاکاری مەرەخەس بمن و دریژەوە باسەکەمان لێ
خب بینە لێ عزیز ئی بەشێک لەگەر و تماشا کردیم بەشە مۆنتاژ ڕۆژهەڵات تیڤی بی کە کاک ئەیوبیش خۆی یەکی لە کەسێکی لەو بەشە زەحمەت کشید کاک ئەیوب ئیمکاناتی وە چوونە وە لەگەر وەزیوە جیاواز نییە ئیمکاناتەکان ئێمە وەکو هەموو بەشەکانی تری ڕۆژهەڵات تیڤی هەمیشە لە ئاست پێویستان نەبووە کەم بووە بەڵام هاوڕێیان بەکار و کۆشش خۆیان و بەدڵسۆزیان هەمیشە کارخۆیانیان کردووە نەمانێشتوە هیچ شتێک پەکی بکەوە هیچ بەرنامێک پەکی بکە وەزیەتە کاری وە لەگەر بەشەی لەتر چوونە مەسەڵەن ئیوە لەگەر بەشە کامێرامەلەیل یا ئستودیۆ ئیوە لەگەر پاکش یا لەگەر ئامادەکاریل چجوری تەعامڵکەین چی کارکەین لەگەر یەکەوە هەموو بەشەکان بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان لەگەڵ بەشی ئێمەدا هەیە هەواڵ بەشی ستودیۆ و هەروەها پەخشیش هەموو بەرنمەکان و هەموو ئەو هەواڵانەی کە ڕۆژهەڵات تیڤی هەیە یەکەم جار دێتە مونتاژ و پاش مونتاژکردن دێتە پەخش لە پەخش بڵاو بێت خب یەکی لە بەشەی لە کەیمە فکەم غەریبیش کەفتێ و ئەڕای بەرنامەی ئەم شەوی مانیشە لە لێ ئستفادەکەیم و لە ئەمکاناتیان کەڵک وەرگردیمنە بەشە ئەرشیڤە و بەشە ماڵی یەکی مەسئولیە کە یەتەنە لە نوای گشتی وساس هەم بەشە ئارشیڤە هەم بەشە مالیە لەگەر یەکە و هەردوو مەسئولیەتەکە وەڕێ و بێ زەحمەت کشی واقعان خۆڕازیین داوەتی بکەین کاک سەبا بفەرمە کاک سەبا ئەمە وەرجێکە بایدە ناو فەزای دۆکۆرەگە غیبەتت کردم وەتم دوو بەش و وەگەردیەکە و داگیری کردیدە ئەلبەت واقعان زەحمەتە نەگێت ئەوە ڕاشوخی وشمێ وەێ هەم بەشە ماڵی و هەم بەشە ئەرشیڤ و بەشەری ترێکیش هادەسنە وەرجەیە کە پرسیارە لێدام بکەمی وە ڕووە بینەرەی لەگە قسەیەک دەرین گەلێکی یەک دەردە دڵی بەڵێ منش پێش هەموو شتێک سڵاو و ڕێزم هەیە بۆ مینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی و بە تایبەت بەرنامەی هەنار بەڕاستی بەرنامەی هەنار لای من وەکو خۆم چونکە بەرنامەکە بەناو هەنارۆداینا چون هەنار لای من میوەیەکی زۆر خۆشە هەم بە تشی و هەم بە شیرینیەکەیشەوە بۆیە بەڕاستی من دەستخۆشی و لە یەکەم ماندوو نەبوونیش لێ دەکەم دەست خۆش بوو لە ڕاستیە هەوڵم یەبێ کە سەرەتان ناوێگەڕە بەرنامەکە هیچتم جووری بوو کە زاقل جوور وەرە لای خۆی بکەشیدی نیەچم تاڕفکەین وەگەردم یانە وەلێ کاری وە چجووریە لە بارە ماڵیەوە گە چشتی لە لێ توواستیمە ئەزیەتت کردیمە لە ناچاریە و کۆمەکمان کردیدە یا لە بەشە ئارشیڤ هاتیمە کاسەتێک توواستیمە مەسەڵەن تەسویری توواستیمە چجووری لەگەر بەشەی لەتر و بەشی ئیمەیش بەشە بەرنامەی هەناریش تەعامڵ کردیدە لە ڕاستیدا بەرنامەی هەنار کە جەنابتان وەکو ئامادەکار و پێشکەشکاریشی بوویت یەکی لەو ئامادەکار و پێشکەشکاران بووی کە ئینسانێکی زۆر نەرمونیان و قسە خۆشیشی نەگەوەی کە بڵێ میسە لە ڕوبەڕوویەکەین بۆیە زۆر جاریش تووڕەیە بی بەڵام تووڕەیەکەت کاتیە ئەوەی ڕاستی بێ بەرنامەی هەنارێکی لەو بەرنامانە بوو کە لە بواری ماڵی و لە ما باقی بەرنامەکانی تر کەم خەرجتر بوو بۆیە هیچ کاتێ من لەگەڵ تۆ و لەگەڵ بەرنامەکە تا هیچ کێشەیەکم نەبووە لە بواری ئاشیژۆ بۆ فیلمەوانەی کە تۆ پێویستت بووە هەر کاتێک بە هاوکاری یەک توانیمانەوەی کە بۆ بەرنامەکە پێویست بوو بێت جێبەجێ بکەین و پێخینە بەردەست و کەڵکی لێوە کاک فوادی وە بەشە ماڵی ها لە ئێران وەردە کاک ئەیوب هیچ داواکارێک لە دی داشتینەتانەوە قسەدان دەکەیت زۆربەی داواکاریەکان کە ئێمە بوومان لە کاکسەبا بەڕاستی جێبەجێ کراوە بەڵام زۆر کاتیش کە بووجە لە بەردەستانە بووە بە شێوەیەکی ئاوا بە شۆخی یا بە تۆڕەبوونە جوابی داوەتە بەڵام تۆڕەبوونەکانی کاکسەبا هەمیشە کاتیم ڕاستی لە یەکچی منی بەڵێ بەڵێ بینەڕێ لە عزیزمان هەی جوورەکە لێرە قسە و باسی کردیمانان و کاروباری ڕەفیقیلوی دووسەی لە لێرە باسکەین لەسەری و دەرکەفێت مەسەڵەن کاک فوادە ڕانمونە بێجگەیە کە لە بەشە پاکشکارکەی لە بەشە هەواڵیش کارکە هەواڵە کوردی و کاک سەباح لە بەشە بێجگەیە کە مەسئولە بەشە ماڵیە و لە ئارشیڤش کارکەن وەلێ پیجە ڕۆژهەڵات تیڤی لە فەیسبووکیش وەڕێوبن یە نیشان دێت یا کاک ئەیوب لە بەشێتی تر فعالیت و چالاکیکان لە سەردانە پەخشیشکەن
یانە نیشان دێت کە جاروبار ئاماژەوەیەکەن کە توانای ئینسان وەختی ئەرادە بکەیت بینەهایەتە لێرە دەرکەفی کە تۆ تەمامە هەوڵ و تەلاشت دیێسە کە بینەرەیت و بیسەرەیلت یا مشتری و هەر شیوازی کە بود ڕزایەتەن و دەستباری و زورمە کاتێلیش ئینسان موفق بوو لەگەر یەکە و تەسویری لە بەشە ئارشیف ئامادە کردیمە کە کاکسەباح مەسوولە و بەشەسە تماشایکەیم و دوایەوە هایمە خدمەتی میوانەی لە ئەزیزم. خب ڕۆژهەڵات TV و گشت بەشەی و لە ساڵگەردەی لە دامەزریانە ڕۆژهەڵات TV هەمیشە تەقدیمدان کردیمەوە تەسویرێک لەگەردە هاوکارەی زەرتوێەوە لەو ڕۆژەی لە تایبەت و دامەزراندن تەقدیمەی وە بێ وەلی ئی بەرنامەیشە هەوڵمانیە بی کە هاوکارەی لە عزیزمان بان و ئەگە قسەیەک هەست و هەر جۆرە قەدردانەیەکیش لەلایەنە بەرنامەی هەنار و لەلایەنە خۆمە جۆرە ئامادەکاری بەرنامە بایمە خدمەتان و یەکەم مۆزوعەکە بیشترک وای بکەین. کاک ئەیوب کارە مۆنتاژی وە لەگەردە
ئی بەشەی لە کە ئەلان هەن یعنی هەر کام لێ دووسێلەکە لێرە هەن ئیوە چجووری توێنین گریە بین ئایا هەرچەند ئاماژەیش وە پێ کردی وەتی مەسەڵەن جاروبار مشکل هەست تەبیعیشە لە گشت کاری هەست وەلێ چجووری هەوڵدان یەسە کە بەڕاستیدا کەمترین هەد و استکاک و بەرخۆردێک ناخواستە هەروەک پێشتریش ئاماژەم پێکرێن ئیمکاناتمان کەمەوە هەمومان لێرە کەسانی حیزبین و سەر بە حیزبین لەبەرەوە تەوەقعی مادی و ئەوانەمان کەمە وەختێ بەرنمەیەک تێ کێشە و کەم و کوڕیەکی هەیە بەڕاستی هەمومان پێکەوە هەوڵین ئەو کێشە و کەم و کوڕیانە بە دڵسۆزی و بەکاری زیاتر و بە پشتەکار هەلی بکەین و بتوانین بەرنامەی باش پێشکەشکەن هەرچەند هەندێک جاریش ئینسان ئەگەر کار بکات کێشەی بۆ پێشتێ هیوادارم بینەران خۆشەویست ڕۆژهەڵات تیوی لە کێشەکانمان ببوورن. دەست باش بوو خۆ بینەرێ لە عزیز هەر لێرە لە دکتۆر بەرنامەکە تەماشا بکەین ڕای یەکەم جاریش بێ کە میوەی هەنار لەناو بەرنامەکە حازر کردم وەلی کەمبوو ئیمکاناتیش لێرە دەرکەفێت کە میوەگان ممکنە لەناو بازاڕیوە حازر نین هەڵی بگرین و خااتێکیشن شاق بردێ و تەرەکیاس دڵدا نەچوودە وەلی خودی کەمبوو ئیمکاناتە و میوانە لەمانش لە دوای بەرنامەکە تەمام بوو حتمما وەخاتری کەمبوو ئیمکاناتە لە لیمان گۆزارن و تەحملە ئی کەمبوو ئیمکاناتەکەن کاک سەباهیوە بەشە پیجە ڕۆژهەڵات تیڤیش وەڕێوە بین یەی بەشەتر کە لێرە باسی نەکردیم بەشە فەنیە ئیوە یە جوورێکیش پەیوەندی لەگەردە ئەوان دێرین چجووریە کاروباردان چوونەوە ئیوە چوی بەرنامەی کە ڕاستی دەدەستدان لەسەر پیجەکە هیلینەی و استقبالە مردمیش چجوورە ڕاوی ڕاستی بێ بەرنامەکەی جەنابتان کە ئەو شەوەی کە کاتێسی بۆ بڵاوبوونەوە ئێمە 1-2 سعاتیاوەی کە ئەگەر یا مەجال نەبوو یا ئەگەر بوو هەر 2 ساعت پێ دوای ئەو ئێمە لە پیجەکەی ڕۆژهەڵات تیڤی داێنین بۆیە من وەکو خۆم کە ئەو پیجەیەکەم وەشمانەوە بەرنامەکان بینم و بۆ ئەوەی کە ببینم خەڵک یا نەزەرێک یا ئەوەی کە پیشنهادێ یا شتێ یا ڕخنە یا شتێ لەسەری بەرنامەکان هاتبێ بەنامی هەنارێکی لەو بەرنامانە بووە بە حکمەوەی کە تا ڕادەیە توانین بڵێن کەمێ لە سیاست دوورە بینەری باشی خۆی تایبەتی خۆی هەیە چونکە بەنامەی هەنار بەنامەیەکی کۆمەڵایەتیە زۆرتر بۆیە بەنامەی هەنار لە وەڵانیشەوە بە نەزەری من یەکەم بەرنامە بوو لە ڕۆژهەڵات تیڤی کە بینەری زۆرتری بەخۆ جەزب کرده بوو لەم کۆتاییانە کە بەرنامەکان نازانم هۆی چی بوو کەمێ ئاستی چاولێکردنی لەلایەن خەڵکۆ کەمێ نزم بوو وات بۆ خوارەوە خۆ ئێمە وە ڕاهنماییگردن لە قسەی لە کاکسەبا لێرە چمانەی نەتیجەگیریەکەمان دروست بێ یعنی های لێرە ئەلان وە تەسەپیمان نەتیجەگیریمان دروستە کە باید دی لە زیاترە درێژەوە پێنێم چون ممکنیشە لێ زیاتر لەدامێ بێم دی هەنارەکە لە میوە دەرسود بوو دە ڕۆبە هەنار پس فکریە بەرنامەتر بکەین و لە فکریە بی من کە وە شیوازی تر و ڕەنگڕوویەک تازەتر و جیاوازتر بایمە خدمەتان و میوانە ئیوەی عزیز بین کۆتایی بەرنامەگەس وەلی ئەڕا هەرکەم لە ئیوەی عزیزیش لە حەد 1-2 دقیقە ئەگەر پەیامی ڕووە بینەرەی دیرێن و لە دوایەوە ماڵەوەی بکەین کاک فواد و لێوە دەسوەت پەیامێکی تایبەتم نییە بۆ خەڵکی ڕۆژهەڵات فقط ئەوەی کە ئاگادار بن ئەو بەرنامانەی لە ڕۆژهەڵات تیڤی تۆمارەکردن پێشکەشیان دەکرێت بە کەمترین ئیمکاناتەوە تەهیاکرێن لە کۆتایی بەرنامەکەشە سپاسی ئێوە کەم و دەستخۆشی لە هاوڕیانی پەخشەکەم کە هاوکاریەکەین دەستخۆش بوو کاک سەبا وەڵاوی ڕاستی بە من هیچ پامێکی ئەوتۆم نییە بەڵام جێ خۆیسی زۆر دەستخۆشی و ماندوو نەبوونی لە تۆی بەڕێز و عزیز بکەین و هەروەها بەقی ئەو هاوڕێیانەکە هاوکار بوون لەگەڵم بەرنامەیە و بۆیە هیوادارم هیوای بەردەوام بوونت بۆ خوازم بۆ بەرنامەکانی تر و بتوانی بەرنامەکانی تر وەکو بەرنامەی هەنار و باقی بەرنامەکانی تر کە پێشتریش کردتە هەراوە بەردەوام بیت و من هیچ قسەیەکمەوە زیاتر نییە زۆر سپاسی جەنابدانەکەم و ماندوونەوە دەستا خۆش دەست خۆش بوو ئەگەر چاوەڕی بەنامە خاز لە دیوان کردی باید دەرکی سەگەی یەکەم شولکەی کاکەوی بەگە قسەی ڕوە بینەرەی لیدان منیش پەیامێکی تایبەتم نییە لە نوێرایەتی بەش مونتاژەوە هاتم سەرەتا دەستخۆشی لەوانەکەم و ماندوو نەبوونیان لێکەم هەروە لە هەموو هاوڕایەتی ڕۆژهەڵات تیڤی و ماندوونەبووی لە جەنابی شتەکە دەست خۆش بوو بینەرەی عزیزم من کۆتایی بەرنامەگەس لە سەرەتای شەو لە خدمەتان عەرز کردم کە یا دوایین بەرنامەی هەناربی کە پێشکەشدان بی گشت دووسێل و هاوکارەی لە عزیزمان لە هەر کام لە بەشەکان
ئێرەنەکە لێرە هەیم ئەو ڕەفیقەی لە کە زەحمەتە دوکۆر کیشان بەشە کامێرامەن ئەو دووسێ لە ئەزیزە کە هانە پشت دووربینەکان و زەحمەت کیشن و مەنینەوە و پیانوشم بەشە پاشکە نزیکترەکەمانە لێرە بەشە گریم و بەشە مۆنتاژ بەشە ئەرشیڤ و بەشە ماڵی و مدیرە ئەزیزە ڕۆژەڵا تیڤی کاک ئیدریسە کولادوزی کە هەمیشە هاوکارمان بینەوە پشتیوانی لە لیمانکردنەوە ئیمکاناتی کە تواستیمە ئەویش لە هەد و ئیمکاناتە خۆی کە تاڕێ کە توانستیەوە هاوکارمان بێ تەشەکر لە گشتیان کەم و دوای یانیشە گشتی ئیماوەی فکەم فرەتر لە یەی ساڵە میوانە ماڵی لەدان بیمەوە شەوەی لە جۆمە زەحمەت کیشاینەوە تەحمڵمان کردینەوە تماشای بەرنامە کردینەوە ئی بەرنامەوە بەرنامەی خۆدان زانستینە تا قەدردانی لە گشتدان کەم وە سپاس لە گشتدان کە هەمکاری بەرنامە بینەوە هەمکاری ئیوە یەسەکە ئەو چەند ساتە نیشتنە پای تەلەڤیزیۆنەوە تماشای بەرنامەکەین و ئەگەر لە شوێنەی لێگەش ڕخنەیەک دوێنین ئاراستەی بەرنامەکەی کەین و کلیکەینە ڕەمە چاوەڕیمان بین ئەڕا ڕۆژەی لە بانان و شەوەی لە بانان کە لە بەرنامەیەک تر و شیوازی تر پێشکەشە ئیوەی بکەین تا دوایین ڕۆژەی لێ کە دیار نەفێلەن ماڵاوە